شێکی لە پارچی ئازادی هاتمەوەیکی تەڵی قەڵمژم نەوێشت ئەوەی تەڵیق چییە؟ های پاک و تۆزێ سافیکەین ئەماوێ زۆر هیلاک بووین بەڕاستیانی ها مشکل و مەشاکیلەوە باسی یاری نەورۆزە کرد مشکل و مەشاکیلی نەورۆز بەڕاستی بێتاقەتی کردبووین یانی تەواو بێتاقەتی کردبووین ئەی کاری هونەری کاری هونەری شەڵا بێت شت هەیە ئەم شەو تۆزە قسەمان کرد لەگەڵ کاکەمالێ لەگەڵ بێک و دوێنە بێکەوە دەرکەوتن وا دوێنە بێکەوە بووین ئەرۆڵا ئەو ئامادەیشی دەربڕیوەکەی شەڵا ڕۆژی شەممەوی ژامەدا بێ لە یارێکەیە یەت وەکو نەرمەندێ قۆڵە لێ هەڵماڵیوە و هەڵمەتێکە ڕاگەیان دووە بۆ هاوکاری یانەی نەورۆز ئەمە لە چۆسە چاوی گرت ئەزان چۆنە بام یەک شتە پێ بڵم من ئەمە هەروەکو پامێکیش وەکو پامێک بۆ هەمووی یانەی نەورۆز وەکو تیپێکی وەرزشی شاری سلێمانی خۆشم ئەوێ وەکو سیاست بۆ خۆیان وەکو شەخص بۆ خۆیان هیچ پەیوەندێکی بەمنەوە نییە یانەی نەورۆزم ینی هەردوو چاوی من لە خۆشەویستیم بۆ ئەو یانەیە ئەوە بۆ